سلااوان لێبێ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی جومعە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ژینە ئامینی، فڕین و سوڕانەوەی هەلیکۆپتەرەکانی سوپای پاسداران لە ئاسمانی سنا، سەپاندنی سزای محاربە بەسەر 4 بەندکراوی شۆڕشی ژینە لە سنا، ڕفاندن و لێپرسینەوە لە سونیا شەریفی لەلایەن ئیطلاعاتی ئاودانان، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی سنە و کرماشان، کوژران و برینداربوونی 7 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان، دژایەتی بەرینی ژنان لەگەڵ حیجابی جباری و شەپۆلی دروشم نووسین لە ئێران، برینداربوونی 8 کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەی فولادی ئیسفەرایان و ناڕزایەتی دانیشتوانی ناوچە داگیرکراوەکانی باکووری سووریا دژ بە تورکیا. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ژینە ئەمینی ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری هەمیشە زیندوو ژینە ئەمینی کۆبوونەوە ڕێزیان لە یاد و بیرەوەریەکانی گرت لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی قەتڵی حکوومەتی ژینە ئەمینی و شۆڕشی ژن ژیان ئازادی بنەماڵەی دادخوازان لە شارە جۆراوجۆرەکانی ئێرانەوە سەردانی گڵکۆی ئەو هەمیشە زیندووە دەکەن و پەیمان لەگەڵ ئاواتەکانی نوێ ئەکەنەوە. ڕۆژی پێنجشەممە ئەرەز حاجیزادە کوڕی دادخواز حەمید حاجیزادە و برای کاروان حاجیزادە کە لە ڕەوتی قەتڵە زەنجیریەکانی دەی هەفتە لەلایەن بەکرێگرێوانی کۆماری ئیسلامیەوە کوژرا لەسەر مەزاری ژینە ئەمینی حازر بوو و بەڵێنیدا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازی بێت. فڕین و سۆڕانەوەی هەلیکۆپتەرەکانی سوپای پاسداران لە ئاسمانی سنە بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی پێنجشەممە چەند هەلیکۆپتری سوپای پاسداران لە ئاسمانی شاری سنە و لە مەودای نزیکدا سوڕاونەتەوە بەوتەی هاوڵاتیان لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی شۆڕشی ژینە شەپۆلی بانگێشت و دەستبەسەرکردنی چالاکانی سنفی و مەدەنی دەستی پێکردووە و هێزەکانی ڕژیم بەردەوام بەسەر ئاسمانی شارەکانی کوردستان دەسوڕێنەوە. هەروەها ئۆتۆمبیلە سەربازیەکانی ڕژیم لە شەقامەکانی سنە کرماشان و مەهابا جێگیر کراون و دەیانەوێت کەشوهەوای ئەمنیەتی بەسەر شارەکاندا زاڵ بکەن. سەپاندنی سزای محاربە بەسەر 4 بەندکراوی شۆڕشی ژینە لە سنە 4 بەندکراوی شۆڕشی ژن ژیان ئازادی لە شاری سنە بە ناوەکانی کەیوان زەند کەریمی، سەردار شاهمۆرادی، ئارام ئازاد و هوشەنگ چوارگورگە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە محاربە تۆمەتبار کراون و ئێستا گیانیان لە مەترسی جددیدایە. لە ئێستادا پەروەندەی سەردار شاهمۆرادی خوێندکاری بواری دکتۆرای پزیشکی، کەیوان زەند کەریمی دوکاندار، هوشەنگ چوارگۆرگە و ئارام ئازاد بە تۆمەتی محاربە لە لەقی یەکی دادگای ئینقلابی سنە بە سەرۆکایەتی قازی سەعیدی لە ژێر بەدواداچووندایە. ئەو 4 بەندکراوە لە ماوەی هەژمانگی ڕابردوودا چەندین جار لە گرتوخانە ئیطلاعاتی شارانفەری سنە ئەشکەنجە و ئازار و ناچەر بە ئیترافی ئیجباری کراون. شایانی باسە کە ئەو 4 هاوڵاتیە مانگی سەرماوەزی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرابوون. ڕفاندن و لێپرسینەوە لە سونیا شەریفی لەلایەن ئیطلاعاتی ئاودانان ڕۆژی چوارشەممە 18 گەلاوێژ سونیا شەریفی مێروێنداڵێکی خەڵکی ئاودانانی سەر بە پارێزگای ئیلام لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێندرا و دوای 2 کاتژمێر لێپرسینەوە و ئەشکەنجەدان لەسەر شەقامی ئەو شارەدا فڕێدرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم سونیا شەریفیان بە زۆر لە ماشینێکدا بەزاندووە و خستویانەتە نێو ئۆتۆمبیلی خۆیان و دواتر ناوبراویان بە چاوی بەستراوە بردووە بۆ شوێنێکی نادیار و زیاتر لە 2 کاتژمێر ئەشکەنجەیان داوە. جێگەی ئاماژەیە کە سونیا شەریفی قوتابی تەمەن 16 ساڵی ڕابردوو لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و سزای قورسی بەسەردا سەپێنرا، بەڵام دوا بە دوای فشاری میدیایی و خەڵکی ئاودانان ناوەندە ئەمنیەتیەکان ناچار بە ئازادکردنی بوون. دەست بەسەرکردنی 2 هاوڵاتی لە شارەکانی سنە و کرماشان ڕۆژی چوارشەممە 18 گەلاوێژ 2 لاوی خەڵکی شارەکانی سنە و کرماشان بە ناوەکانی بێهزاد شەریفی و وەحید سۆرخگۆڵ لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجەیەکان بێهزاد شەریفی هاوڵاتی خەڵکی گوندی ساڵیانی سەر بە ناوچەی ژاوەڕۆی سنە لە کاتی کارکردندا لە گوندی شیان
لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. شایانی باسە کە هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی لە بەردەستان نییە. لەلایەکی دیکەوە وەحید سۆرغۆڵ ڕۆژی چوارشەممە لەلایەن دادگای گشتی و انقلابی کرماشان بانگشت و دواتر دەست بەسەر کراوە. ناوبراو پێشتر بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و پێکێنانی گروپ بە مەبەستی تێکدانی ئاسایشی نەتەوەیی لەلایەن لە قیسەی دادگای انقلابی کرماشانەوە بانکرا بوو. محکومکردنی بە کوژی شلێر ڕەسوڵی بە کوشتنی نائەنقەست. دادستانی مەریوان ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ ڕایگەیان بە کوژی شلێر ڕەسوڵی هاوڵاتی خەڵکی مەریوان لەلایەن دادگاوە بە تۆمەتی کوشتنی نائەنقەست محکوم کراوە. بڕیارە ئەو سزایە لە دیوانی باڵای وڵات بە دوواداچوونی بۆ بکرێت. بەوتەی دادستانی شاری مەریوان پاش دەرکردنی کەیفەرخواستی کوشتنی نائەنقەست بۆ بە کوژی شلێر ڕەسوڵی پەروەندەکە بۆ یەکێک لە لەقەکانی دادگستەری سنە نێردرا و پاش وەرگرتنی قسە و باسی شایەت حاڵانی ڕوودا و بە کوژەکە بە تۆمەتی کوشتنی نائەنقەست محکوم کرا. هەروەها چەند تۆمەتی دیکە کە خراپبووە پاڵ دۆسیەی بە کوژەکە ڕەت کراوەتەوە و بەڵام بە دوای دەربڕینی ناڕەزایەتی لەلایەن بنەماڵی شلێر پەروەندەکە بە دوواداچوونی زۆرتری ڕەوانەی دیوانی باڵایی وڵات کراوە. کوژرا و برینداربوونی 7 کەس لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ ئەرتشی تورکیا و گروپەکانی سەر بە وڵاتە هێرشیان کرد سەر ڕۆژاوای کوردستان و بەو هۆیەوە 3 کەس گیانیان لەدەستا و 4 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان ئەرتشی تورکیا و ملیشیاکانی سەر بە وڵاتە گوندی ئۆم-ئەلکەڤیان لە ناوچەی تەلتەمەر لە کانتۆنی حەسەکە تۆپباران کرد و بەهۆیەوە هاوڵاتیەک بە سەختی بریندار بوو. لە هێرشی دووهەم بۆ سەر تەلتەمەر زرکان و عین عیسا 3 ئەندامی خێزانە گیانیان لەدەستا و 3 کەسی دیکەش بریندار بوو. دژایەتی بەرینی ژنان لەگەڵ حیجابی جباری و شەپۆلی دروشم نووسین لە ئێران. بەپێی ئەو گرتە ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە ژنانی ئازاوبوێری ئێران وێڕای گوشاری حکوومەت با فڕێدانی حیجابی زۆرە ملێ لە شوێنە گشتیەکان حازر دەبن و لاوانی شۆڕژگەر دیواری شارەکان بە دروشمی دژە حکوومەت دەنەخشێنن. لەگەڵ نزیک بوونەوە با ساڵڕۆژی شۆڕشی ژینا ژنان و کچانی ئازادیخواست سەرڕای گوشار و هەڕەشەکانی حکوومەت بەبێ حیجابی جباری لە شوێنە گشتیەکان حازر دەبوون و بوێرانە وەڵامی بەکرێگیراوانی ڕژیم ئەدەنەوە. هەروەها کوڕان و کچانی ئازادیخواست و بەرابەری تەڵەب دیواری شارەکان بە دروشمەکانی مەرگ بۆ خامنەیی، مەرگ بۆ سپای و مەرگ بۆ ستەمگەر چ شابێت و چە ڕێبەر دەنەخشێنن. برینداربوونی 8 کرێکار بەهۆی تەقینەوە لە کارخانەی فولادی ئسفەرایەن. کاژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ تەقینەوەیەک لە بەشی توانەوەی ئاسنی کارخانەی فولادی ئسفەرایەن ڕووی دوا و بەهۆیەوە 8 کرێکار بریندار بوون. بەوتەی بەڕێوەبەرانی کارخانەی فولادی ئسفەرایەن هۆکاری تەقینەوەکە دزەکردنی ئاو بۆ نێو بەشی توانەوەی ئاسن بوون و بەهۆیەوە 8 کرێکار بریندار بوون. شایانی باسە کە باری تەندروستی 7 کرێکار جێگیرە و کرێکارێک بەهۆی سوتانەوەی جەستەی باری تەندروستی ناجێگیر و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. کۆبوونەوەی دانیشتوانی گوندی کەحاڵە لە لوبنان دژ بە حیزبوڵڵا. شەوی چوارشەممە 18 گەلاوێژ کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی کریستیان نشینی کەحاڵە لە لوبنان دژ بە هێرشەکانی حیزبوڵڵا بۆ سەر ئەو گوندە و گیان لە دەستانی دوو کەس خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵێری فەرەنسا خۆپیشاندەران پلاکاردیان بە دروشمی دژ بە حیزبوڵڵا و کۆماری ئیسلامی بەدەستەوە گرت و خوازیاری کاردانەوەی توندی کۆمەلگای جیهانی لە ئاست جنایەتەکانی کۆماری ئیسلامی و حیزبوڵڵا لەو وڵاتە بوون. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی چوارشەممە کامیۆنێکی سەر بە حیزبوڵڵای لوبنان لە گوندی کەحالە وەرگەڕاوە دوجار شەڕ و پێکدادان هاتە ئاراوە کە بەهۆیەوە 2 شارۆمەندی کریستیان کوژران و 2 کەسی دیکەیش بریندار بوون. هەروەها هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە کوژرانی چەند ئەندامی حیزبوڵڵا دەکەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ناڕزایەتی دانیشتوانی ناوچە داگیرکراوەکانی باکووری سووریا دژ بە تورکیا. ڕۆژی پێنجشەممە 19 گەلاوێژ دانیشتوانی ناوچە داگیرکراوەکانی باکووری سووریا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و خراپی دۆخی ژیان دژ بە دەوڵەتی تورکیا و گروپەکانی سەر بە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان دانیشتوانی شارەکانی ئەلباب و ترابلۆز لە باکووری سووریا
بەهۆی خراپی دۆخی ژیان، گرانی نان، نەبوونی ئاوبەرق ڕژاونەتە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان لە ئاست گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیە و نەبوونی ئەمنیە نیشاندا. بە وتەی ناڕازیان گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا نرخی نان ئاو بەرقیان دوو هێندە برتووەتە سەرەوە و بە زۆر لە خەڵکی هەژار باج وەردەگرن. ئەگەر کەسێک پارەی پێنەبێت دەست بەسەر و بێسەر و شوێنی دەکرێت و ئێمەش چیتر تحمڵی ئەو بارودۆخە ناکەین. ئازیزان و خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و تەندروست.